دیاردەی ڕاوکردن لە ساڵی 2024 بەراورد بە ساڵی 2023 کەمی کردووە یاخود زیادی کردووە و کار و چالاکیانی لە ماوەی ساڵی 2024 ئەنجامتان داوەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان چی بووە؟ سەبارەت بە دیاردەی ڕاوکردن کەمی کردووە یان زیادی کردووە لەسەر لاهین من ئەوەی بەدواچوونم بۆی کردووە دیاردەی ڕاوکردن کەمی کردووە هەرچەندە ڕێژەی سەرپێچیکار کە ئەمساڵ خراوەتە ڕوو لە ڕێژەی بڵین ساڵی 2023 زیاترە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ینی دیاردەی کە ڕێژەکەی ئەو سەرپێچیکارانە کە زیادیان کردووە ڕێژەکە بڵین ڕێژەی ڕاوکردن زیادی کردووە بەڵام ڕێژەی ڕاوکردن کەمی کردووە. باشە ئەو کار و چالاکیانەیەوەی لە ماوەی ساڵ 2024 ئەنجامتان داوە چەند سەرپێچیکار دەستگیر کراوە ئەو کەرەستانی کە دەستی بەسەر ڕایگیراوە چی بووە؟ ئەو کەرەستانی کە دەستی بەسەر ڕایگیراوە لەگەڵ سەرپێچیکار ئێمە پێشتر کۆنگرێک ڕۆژنامەوانیمان بەست ڕێژەی سەرپێچیکارەکان 209 سەرپێچیکار دەستگیر کراون بۆ ساڵی 2024 و هەروەها تاپڕ 29 تاپڕە کلاشینکۆف 4 دانەیە فیشێکی تاپڕ 120 دانە فیشێکی کلاشینکۆف 84 دانە ئاژەڵ و باڵندەی کێوی 96 دانە مۆلیدە 4 دانە ئۆتۆمبیل 11 دانە ماتۆر سکیل 15 دانە کەرەستەی ڕاوکردنی جۆراوجۆر 28 دانە قەفەسی ڕاو 14 دانە لایت 17 دانە تۆڕی ماسی 113 دانە و قولابی ماسی 54 دانە چەقۆ 10 دانە بادی 3 دانە دوربین 6 دانە کەڵک و چوب 12 دانە و بڕی غرامەشمان بۆ ئەو ساڵە 774,000 دینار بووە. باشە لە ژماری لە کوێی ئەو 209 سەرپێچیکاری کە باست کرد هیچ کەسێکیان هەیە کە سزا درابێت؟ بەڵێ ئێمە ئەو 209 ئێمە چەند ئیجراعاتێکەیە کە هەنێ لە ئیجراعاتەکانەوە تانێکە لە هەنیە لە بەشەکان ڕوبەڕووی بەڕێز بەڕێوەبەری ناحەکانەکەرێنەوە ئەوە چۆنەڵی ئیجراایەکی ڕاستەخۆی و ڕاستەخۆ غرامە ئەکرێن و دەست بەسەر کەرەستەکانێنە هەندێکیان ئەدرێتە دادگاکان ئەویش ئەبێتە دوو جۆرە جۆرێکیان کەیسی لێکۆڵینەوەیان بۆ ئەکرێتەوە ڕائەگیرێن و ئیتر چۆنەڵێ ڕێڕێوی لێکۆڵینەوەکان بەردەوامن و هەندێکیشیان حکوم دراون بڵێ. باشە وەکو باس کرد ئەو ئاژەڵ و باڵندانی کە دەستی بەسەراگرن چیان لێکرێت دواتر ئازاد دەکرێن یاخود ئەوانەی کە کوژراون چیان لێکرێت؟ بڵێ ئەو ئاژەڵ و باڵندانەی کە دەستی بەسەرا ئەگرێت جار ئەو توی ئێمە ئاژەڵێکە گرین لەلایەن مەفرەزەکانەوە دەستی بەسەراگرێ بریندارە خزمەتی ئەکرێت هەتاکوما چاکە بێتەوە چاک بۆ ئاشتەکەینەوە بە سروشتی کوردستان بەرەڵا ئەکرێن و چەند جارێکیش راپۆرتمان لەسەر ئەوە بڵاو کردێتەوە و ئەوانەیشی کە مەسەلەن کوژراوە و بڵێن بە مردووی ئەگیرێ ئەگەر بەکار هات دوای ئەوەی کەش بڵێن پشکنینی ڤێرتەنەری ئەوانەیە بۆ ئەکرێ باش بێ بۆ خواردن ئەوە لەسەر بڕیاری دادوەری لێکۆڵینەوە ئەفرۆشێ بە مزادەی ئاشکرا. باش لە ماوەی ساڵی 2024 هیچ ئاژەڵێک فرۆشراوە لەو ئاژەڵێکی بەڵێ ئاژەڵێ فرۆشرا ئەوەش دوای ئەوەی کە پێشتر وتم پشکنینی بۆ کریا وابزانم ئاژەڵێکی ئاسک بوو بای 240,000 دینار بۆ فرۆشا و پارەکەی گەڕاوە بۆ خەزینەی دەوڵەت. باشە چۆنین ئەو ئاژەڵانە ئەفرۆشێت بە چ ڕێگەیەکە؟ بڵێ ئەوە پاش ئەوەی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی بڵێ ناوچەکە ڕەزامەندی ئەدا و بڕیاری لەسەر دەرەکە بە فرۆشتنی ئێمەش لای خۆمانەوە مزایدەیەکی ئاشکرای بۆ ڕێکە خەین بە مزایدەی ئاشکرا دەفرۆشی. باشە هیچ مەفرەزەیەکی پۆلیسی دارستانی گەرمیان لە کاتی لێپێچینەوەدا تووشی شەڕکردن بوونەتەوە تەقیان لێکراوە؟ با بڵێن لە کاتی بەداچن بە دوای ڕاوچیان وانە بەڵێ ئێمە چەند جارێک وەک خۆتانی شاگەدارن چەند جارێک مەفرەزەکانمان ڕوبەڕووی کێشە و گرف بوونەتەوە تەقیان لێکراوە. باشە هیچ کارمەندێکی پۆلیسی دارستان لە ماوەی ساڵی 2024 دەستگیر کرابێ بە تۆمەتی ڕاوکردن یاخود دەرەوەکارێکی دیکە؟ وەکو کارمەندی پۆلیس یعنی دەستگیر کرابێ نەخێر پێ ناچێت وابزانم 2024 ئەوەی ئاگدار بن بەڵێ یەک دەنێک ئەوەی ناحێزنانە ئەوەی ناحێزنانە بەهین نەبوو ئەوەی ناحێزنانە تومەتیان ئاراستەکردن کە گوایە دەستیان لە بڵێن گومانێکیان بۆ دروست بوو کە گوایە کەسێک کوژراوەوانە بۆ ماوەیەک ڕایگران و پاشان ئەفراجکران لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە.